چاودێران و پەرلەمانتەرانی عێراق دەڵێن بودجەی ئەم ساڵ پەسەند ناکرێت چونکە 8 مانگ تێپەڕی و تا ئێستا پرۆژەیاسای بودجەی ساڵی 2020 نهاتۆتە پەرلەمان. هاوکات ڕەخنەش لە حکوومەت دەگرن کە بودجە بە شێوی مانگانە دیاری دەکا و هەموو داهاتەکانیش بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان دەڕوا و بێ ئەوەی هیچ بڕەپارێک بۆ پرۆژەکان دابین بکات. سەرچاوێکی نزیک لە حکوومەتەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە ماوەیەکە حکوومەت بە شێوی مانگانە بودجە دیاری دەکا و دەیەوێت بەو شێوازە تا کۆتای ئەم ساڵ کارەکانی بەڕێ بکات تاوەکو بۆ ساڵی 2021 بودجە پەسەند دەکرێت. ئاماژی بەوش کردووە ئەو پارانەی لە ئێستا لە بەردەستی حکوومەتی عێراقدایە داهاتی فرۆشتنی نەوت و کرێی خانووی دەوڵەت و باجوەرگرتنە لەگەڵ ئەو پارانەی کە لە بودجەی ساڵی ڕابردوو ماوەتەوە هەمووشی بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان دەڕوات. سەرچاوەکە ئەوشی خستە ڕوو دیوانی چاودێری دارایی ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو پارەیە دەکات کە بۆ موچە و خەرجەکانی بەکاربردن دەڕوات بێ ئەوەی هیچ بڕەپارێک بۆ پرۆژەکان دابین بکرێت. ئەوەش وای کردووە هەموو پرۆژە زیندووەکان بوەستن و حکوومەت هیچ پلانێکی بۆ پەرەپێدان و بژانەوەی ئابووری وڵات نەبێت. لای خۆی حەنین قەدو ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەبارەت بە پەسەندنەکردنی بودجەی ئەم ساڵ ڕخنەی تونە حکوومەت دەگرێت و دەڵێت دواکەوتنی بودجەی ئەم ساڵ ژیانی میلیۆنان کەسی ڕاگرتووە و پەرلەمانیش لە ماوەی ڕابردوودا بە بڕیار حکوومەتی ناچار کردووە تاوەکو مانگی حوزەیران پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 ڕەوانەی پەرلەمان بکات. بەڵام تا ئێستا پابند نەبووە بە وادەکە و بڕیاری دەسەڵاتی یاسادانانی پێشێل کردووە. هاوکات چاودێرانی ئابووریش پیان وایە عێراق سیاسەتێکی دارایی ناڕوونی هەیە و ئامانجی سەرەکی بۆ تەدابینکردنی موچەی فەرمانبەران و خانەنشینان و بۆ دیاریکردنی بودجەش بە شێوی مانگانە هیچ لایەنێک ژماری ڕاستەقینەی داهات و خەرجەکان نازانێت. ئەوەش لە کاتێکدا پێشتر لێپرسەوانی عێراق ئاشکرایان کردووە نزیکەی لە 120 ئەو بودجەی کە بۆ موچە تەرخان دەکرێ و 43 ملیار و 300 میلیۆن دۆلار لە ساڵێکدا دەچێتە گیرفانی گەندەڵکارانەوە. لە ماوەی ڕابردووشدا چەند جارێک عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق ڕایگەیاندبوو سەرقاڵی پێداچوونەوەن بە ڕاستی و دروستی ژماری ئەو فەرمانبەرانەی کە لە عێراق موچە وەردەگرن و بۆمان ڕوون بۆتەوە کە نزیکەی 250,000 فەرمانبەری وەهمی هەیە و مانگانە موچە وەردەگرن بەبێ ئەوەی دیار بن نزیکەی لە 120 موچەخۆران پێک دێن و لە 120 ئەو بودجەیەش ساڵانە بۆ موچەی ئەو کەسانە تەرخان دەکرێت.